بڵێ ئەڵێ ئێمە حەلەکە لای ئەم ئاوایە ماڵی باوکێ پارەی بەنێ ئەم ژن بێنێ دوای ئەوە تۆش ینی بەخێوی کەن بە کوردەکەی خۆمان هینێکەیە نازان بیستیانە ئێساڵێن باوە زەواجی مسیار بەڵێ بیستمە بەڵە فەرموو وڵای کاک دکتۆر سوێنی لەسرم نییە لەو ڕۆژەی من شوم کردو بەم پیاوە هەر ماڵی باوکم یارمەتی مەمان لەگەڵ ئەوە شایعنی من خۆم مەعاشم هەیە نیوەی مەعاشەکەیەمێ ئەم هەمووی لە قومار و لە مەشروب و لەو باڕانە سەرفەکە ئەنجا زۆر داوم لە ماڵی باوکیشم کردو یارمەتی بەنژن بێنێ بەڵام ئەوان ئەڵێت چ زەمانێکمانەکە یعنی تر ئەو واز لە مەشروب بێنێ یان بۆ ئێوە باشە بیان ناگەڕێتەوە سەر ئەو کارە خراپانی ئەنجا ئەوان دەڵێن ینی چی بینیەوە یارمەتی زاواکەی با ژن بێنێت ژن بەسەر کچەکان بەڵێ من ئێشتا ینی قەناعەتم بەوانیش کردووە ینی هەر ڕازیش بن بەوە لە بەرەوەی سەر لە ئێمە نەشێوێ باشە کاک شێرکۆ تۆ داوای ئەواکەی هاوکاری بکەن خەڵک هاوکاری یەکێکە کات بۆ کاری خێر تۆ ئەوە هاوسەرەکەتاڵێت چەند جار پارەیان ناویتێ هاوکاریان کردووی قومارێک کردووە مەشروب خواردووەتەوە یعنی تۆ لە لایەکەوە توێ خێزانێک پێکەوە بنێ لە لایەکیشەوە خێزانێکی تر تێگەی لە لایەکیشەوە خەریکی قومارکردن و مەشروب خواردنەوەیە چەنگە شتێکی شخصی خۆتە بەڵام ئەکی دەمە پارێکی زۆرە بە سەرخۆشی بێتەوانەیە خۆمانەزانین عەقڵکە ئینسان سەرخۆش بوو کێشە دروست دەکات کە قوماری کرد دۆڕا کێشە دروست دەکات زمانی چی ئەڵێ ئێمە سبەینی ئەم پارە بین بەوە هەمووی لە قومار و لە نازان مەشروب خواردنەوە و لە ڕێی خراپ بەکارنێنێ بەڵێ کاک دکتۆر یانەزانی چۆنە ئەگەر ئەوان یارمەتی ئێمە بن من وعد بێ لەسەر دەستی تۆ چیان بێ من بۆیانەکەم بەڵام ئەوان ڕاز ناکەن یعنی هەر جار و داوای یارمەتییان یەکەم یا ئەڵم باژن بێنم ئەم تەڵاقنیان ئەوان بیانوێکە دۆزنەوە نێڵ شتەکە سەر بگرێت دوای ئەوش خۆ کێشەکەی ئێمە لەسەر ئەوە نییە کەم باسیەکە خۆ من نیم بەتەنیا خۆمەوە یعنی زۆربەی خەڵکە خواتەوە قومارەکە وەکو جەناب وت ئەمە شتێکی شخصیە بەڕاستی کێشکەی ئێمە ئەوە نییە کاک شێرکۆجیان شتێکی شخصیە کە ئەخۆیتەوە بەڵام دەرئەنجامەکەی کە سەرخۆش بووی شخصی نییە ماڵ و مناڵە دەگرێتەوە گشتیە خەڵکە گرێتەوە چوابرادرە دەگرێتەوە کە قومارەکەی شتێکی شخصی خۆتە بەس کە پارە ئەدۆڕێن یا پارە و پێ نامێنێ ئەوێ بە کێشەیەکی گشتی کۆمەڵایەتی ئەوەی کێشە بۆ ئەوانە دروست کردووە ئەوە لە یارمەتیم بن و هاوکاریم کەن وعد بێ ئەڵێ من چیانێ وعدێەوە یاوە ئەوڵا کاک دکتۆر ئەم یعنی هەزار وعدی بە ماڵی باوکمەوە هیچیانی جێبەجێ نەکردووە ئەم عنی تر قومار و مەشروب چۆتە خوێنێەوە بە هیچ شتێک وازی لێ ناهێنێ عنی زۆر جار کە لە قومار عنی پارەکە ئەدۆڕێنێت سەرخۆشە بێتێتەوە ماڵەوە لە خۆم و ماڵ و مناڵم بەرەبێت تێمان هەڵەیە عنی زۆربەی کادوتومە ئەچم شکاتی لەکەم ئاڵێ لەبەر خۆفی خوای گەورە و لەبەر قسە و قسەڵۆکی خەڵک ئەگینا زۆربەی کات هەوڵم ماوە بچم شکاتی لێ بکەم بەڵام نەمتوانیوە تۆڵی کێشەی سەرەکی منەمەنێ چیە کێشە سەرەکێک کێشە سەرەکیەکە ئێمە ئەوەیە کە ئەم ژنە ناتوانێت وەکو جاران خزمەتی من بکە ئەوەیە کێشە سەرەکێکی ئێمە بەس کاک دکتۆر ئەو زۆر شتەیە باسی ناکە یعنی بۆ باسی برادەرەکانم ناکە ئەوان یعنی زۆربیان لە ژنەکانیان جابوونەتەوە باشە من پێڵێم ئەگەر کێشەکەی ئێمە بە جابوون و یەکلای ئەبێتەوە قەیچێکە خۆ من و ئەو یەکەم کەس وەخی کەس نابین جابینەوە من سوور بزارم کێشەکە بە جابوونەوە ئەبێ قەیچێکە با جابینەوە چیتە کاکە شێرکۆ من تێ ناگەمێنی تۆ چۆن بیرەکەیتەوە جابوونەوە کێشە حەلەکات ئەم کێشەیەوە مناڵەکان مناڵەکان کێشەکەی تۆەوەی بە قوربان ژنێنی وڵێ ئەڵێ ژن بێنە ئەخۆ ڕێ لێ نەگرێت لە بڕۆ ژنی تر بێنە بۆ نایهێنی تۆ ناچی ژن بێنی بە پارەی خۆت بە پارەی ئەوان ژن بێنی من پێم وتی من ناتوانم دوو ژن بەخێوکەم بەڕاستی ئللا ئەبێ ماڵی باوکی و یا هاو باشە بۆ سەبر ناکەی ماوەی چەندە نەخۆشم خێزانەوە 3 ساڵەوە بزانم وەکو باسان کرد باشەی وایە بە قوربان 10 ساڵ نەخۆشە دوایەوە چاگە بێتەوە بۆ سەبر و تەحمل نییە بۆ سەبر ناگری کێڵە عیلاجەکان وردە وردە کاریگەری نابێ ئەی خۆ هاوسەرگیری بە قوربانین قوربانیدان تەسێدان جا هەر کەسێ ژنەکەی نەخۆش کەوت و تووشی کێشەی بوازی لێ بێنێم دنیای چی لێ بە قوربانم ژیانە چی لێ بە دۆزەخ ڕەحمە خەڵکە ناسم بە قورئان 15 ساڵ 20 ساڵە بە دیار ژن و مناڵیەوەیەتی بە خێویانەکە خزمەتیانەکە پاچیاکاتەوە چیەکە تەمەن بەرامبەرەکەشی ژنی شەرواکە بۆ مێردەکەی ناکرێت تۆ ئەمە من هەستەکەم وەکو پەڵب وایە بەخوا کاکە ئیمکانیەت سەبر بێت تەحمل بێ وەڵام من تەسەورەکەم ئەگە تۆ سەبر و تەحملێ هەبێ واز لە مەشروب خواردنەوە بێنی واز لە قومارەکە و بێنی کە کەسوکارێ زۆر بەوە کەسوکاری ئەو ئیزعاجن کە سقیان نییە
من دڵنیام و کاتە کە سوکاری لەوانەیە هاوکاری شێ بکای یارمەتی شێ بە تۆ جارێ سەبر بگرە براکەم کێڵە جارێ لە بەردەممانە چەندەها ڕێگە هەیە یەکێ لەوانە ئەگەری زۆر هیچڵە چاک بێتەوانێ من راپۆرتی پزیشکەکەم خوێنەوانە دەرمانەکان زۆری کاریگەری هەبووە بەس خۆ دەزانی و نەخۆشیە کاتیەوێ و نەشگەشتوەتە دەرەجە سێ و چوار تا بڵاو بوو بێتەوانێ لە سەرەتایەتی و عیلاجەکانیشی باش ڕۆشتووە تۆ بۆ من هەستەکەم ئەمە و کردووە بە بیان و پەڵب ئەچینا بەخوا من نازانم پیاوی وەکو جەناب عاجزمە بە من قسەکان ڕاستە زۆر جاڵێ قسە حەق ڕقە بەڵام ئەوە حەقیقەتە ئەم ئافرەتە نەخۆشە پێویستی بێ هەمومان پشگیری بکەین ئەزانی لەلایانی دەرونیەوە چەند گرنگە تۆ پشگیریان بکەین بەخوا چەند دەرمانەکان کاریگەری هەبێ لەسەر چاکبوونەوەی لایەنی دەرونی کە دڵخۆش بێ و کە گەشتبین بێ و مشکلەی بۆ دروست نەکەی دووەنگە کاریگەری هەیە لەسەری فەرموو باوکەجان آخر کاک دکتۆر توخواوە کێ قسێ ئەمەڵێ یعنی زۆربەی خەڵک ئاوایان ئەخواتەوان ئەم بە یعنی بە پەتی خەڵک خۆی خنچێنێ جارێ ئەم یەک دنیا برادری خراپی یعنی ناتوانێ وازیان لێبێنی هەر برادەرەکانێت یعنی فێری قومار و مەشروب و ئەو شتانەیان کردووە ئەم یعنی بیانۆ هێنێتەوە پێش ئەوەی من نەخۆش بوومە هەموو کاتی ئەی و ژنە هێنم بەڵام کە نەخۆش کەوتم یعنی ناچار بووم بڵێم بیهێنێ یعنی بۆ ئەوەی یعنی تووشی کێشە نەبین من و ماڵ و مناڵم سەرمان لێ نەشێوێت ئێشتا ئەم لەسەر ئەوە شایعنی داوای پارە لە ماڵی باوکمەکە ئەوێ ماڵی باوکم هاوکاریکەین یعنی هیچ ئایلێ بڕوا ناکەم هەوڵ ینی بێوێت ینی ژن بەسەر کچەکەی بێت هیچ کەسێک ئەوە بە پارەی خۆشیان ئەزای چۆنە کچی من ئەگەر بێت و حاڵەتەکە کاک شێرکۆ یعنی یەکەم ئەگە تۆ ئیمکانیەتی هەیە و ئیمانی هەیە و متەدەیینی و بەو شێوە بیرەکەیتەوە بۆ هەیە ژنی دووەم بێنی بەڵام بێ عەدالەت ڕاگری تۆ مشکلەکە و چییە ئەمەڵێ بڕۆ ژنی دووەم بێنە یعنی کە خوا ڕێگەی پیاوی ئەمیش ڕێگەی پیاوی خۆ شتی کە خوا حەڵاڵی کردوێن حرامی ناکات بەڵام مشکلەکە تۆ کێشەکە ئەوە نییە کێشەکە ئەوەیە ئەتەوێت لەسەر حسابی ئەم و خێزانەکەی ژن بێنی بە قوربان شتی واکووا هەیە لە چ وڵاتێک بووە لە چ شوێنێکە هەیە کەسێک کێ پارە و باتێ بڕۆ بڵێ ژن بەسە کچەکەم بێنە